هەڵبژاردنەکان لە ئەمریکا کۆتایی هاتوو ئەوە یەکلا بوویەوە کە دۆناڵد ترامپ کاندیدی کۆمارەکان بووە بە سەرۆکی ئەمریکا. واروەها کامەلا هاریس کاندیدی دیموکراتەکان شانسیاوەری نەبوو وەکو یەکەمین ژن بچێتە کۆشکی سپی و حکمی ئەمریکا و زۆرینەی جیهان بکات. لێرە لە ئەمریکا ینی ئەوەی کە سەبارەت بە هەڵبژاردنەکان پێشووتریش باسمان کرد بوو هەندێک خاڵ هەبوون کە زوو دەرخەری ئەوە بوون کە دەربکەوێت چی کاندیدێک سەرکەوتووە بۆ کۆشکی سپی. یەکێک لەوانە وەکو پێشتر باسمان کرد بوو ویلایەتە خۆڵەمێشەکان بوو. ئەگەر بێت و ئەنجامی ویلایەتە خۆڵەمێشەکان یعنی دوا بکەوتە یاخود لە یەکەوە نزیک بوونایە ئەوە دەرنەدەکەوت بە ئاسانی ڕۆژێک دوای هەڵبژاردن کە کێ بۆتە سەرۆکی ئەمریکا و یەکلا ببێتەوە. بەڵام ئەوەی کە لە ویلایەتەکانی دیکە کە پێشتر بۆ کۆماری و دیموکراتەکان یەکلا بوونەوە خۆیان دەیانزانی لەکوێ دەنگێنن ئەوە زوو هەروەکو خۆی مایەوە. ویلایەتە خۆڵەمێشیەکان ئەوەی کە مایەوە زوو دەرکەوت کە دۆناڵد ترامپ بە دەنگێکی زۆر لە پێش کامالا هاریسەوە بوو. بۆیە ئەمە یارمەتی دەربوو بۆ ئەوەی کە زوو ئەنجامەکان تا ڕادەیەک یەکلا بێتەوە و دۆناڵد ترامپ بێتە سەرۆکی داهاتووی ئەمریکا. ئەمە لەسەر دۆناڵد ترامپ و وتارەکەی دوێنیشی ئەندێک زانیاریتان پێ بدەم. دۆناڵد ترامپ لە ئێستادا بەتەمەندترین سەرۆکە کە بچێتە کۆشکی سپی کە 78 ساڵ تەمەنێتی. هەرچەندە ئێستا جۆ بایدن کە سەرۆکی ئەمریکایە 81 ساڵ تەمەنێتی، بەڵام ئەو کاتی کە چووەرە کۆشکی سپی 77 ساڵ تەمەنی بوو. واتە بەمە دۆناڵد ترامپ دەبێتە بەتەمەندترین سەرۆک کە ماوەی سەرۆکایەتیەکەی دەست پێ بکات. دوێنێ لە وتاری سەرکەوتنەکەیدا کە زانی سەرکەوتووە بۆ سەرۆکایەتی ئەمریکا، دۆناڵد ترامپ باسی ئیلۆن مەسکی کرد کە زۆر لە کەمپینەکانی لە پشتیەوە بوو و بە تەواوەتی بە پارە و بە خودی خۆشی پشگیری دۆناڵد ترامپی دەکرد بە بلیمەت ناوی بەروتی دەبێت ئێمە بلیمەتەکانمان بپارێزین. یەکێک لە خاڵە جیاوازەکانی تری هەڵبژاردننی سەرۆک بۆ ئەم جارە لە ئەمریکا ئەوەیە کە ئەم سەرۆکەی کە هەڵبژێردراوە تاکە سەرۆکە کە جۆرێک لە جۆرەکان تاوانبارەوە کەیسی یاسایی تاوەکو ێستا لە دادگاکان بەهۆی تاوانەوە هەیە، بەڵام ئێستا سەرکەوتووە بۆ سەرۆکایەتی و حکمی 4 ساڵی داهاتووی ئەمریکا دەکات. بابەتێکی دیکە منەمەوەیە کە پێشتریش ئاماژەم پێکرد بوو بە بیرتانی بێنمەوە. هێشتا ڕێکارەکان هەرچەندە یەکلا بۆتەوە کە کێ سەرۆکی داهاتووی ئەمریکایە، بەڵام ڕێکارەکان بۆ دەست بەکاربوونی سەرۆک لە ئەمریکا جیاوازە وەکو کۆی هەڵبژاردنەکە و هێشتا ماویانە. لە ڕۆژی 12 واتە مانگی داهاتوو ئەنجومەنی هەڵبژاردن لێرە لە واشنگتن کۆ دەبێتەوە و سەرۆک و جێگرەکەی هەڵدەبژێرن. لە ڕۆژی 25 واتە 8 ڕۆژ دوای ئەوە ناوەکانیان دەنێنرێتە لای سەرۆکی ئەنجومەنی پیران و هەروەها بەڕێوەبەری ئەرشیفی نیشتیمانی. لە ڕۆژی 6/1/2025 کۆنگرێس کۆ دەبێتەوە و ئیتر دیاری دەکات کێ براوەی هەڵبژاردن بۆ و سەرۆک دەستنیشان دەکات. لە ڕۆژی 20/1/2020 سەرۆک سوێندی یاسایی دەخوات لە بەردەم کۆنگرێس. ئێمە سەردانی کۆنگرێسمان کرد هەر لە ئێستاوە لە بەردەم کۆنگرێسدا ستەیجی سوێند خواردنی سەرۆک ئامادە دەکرێت و لە ڕۆژی 21 سوێند دەخوات و دەبێتە سەرۆکی ئەمریکا. ئەمە ئاماژە بەوەش بکەم ئێمە لە ماوەی 12 ڕۆژی ڕابردوودا لە ئەمریکا زۆر زانیاریمان بۆ گواستنەوە بەردەوام دەبین لە ڕووماڵەکانمان تا گەڕاندنەوەمان بۆ کوردستان و ئاماژە بە شتێکیش دەکەم بۆیەوە ئەوە تا ئێستا من بە تیشێتێکەوە دەرکەوتوم گەرم و گوڕی هەڵبژاردنەکان لە ئەمریکا و لە واشنگتن تا ڕادەیەک دامرکایەوە نەماوە، بەڵام جەوەکە هێشتا لێرە هەر گەرمە.